شیاوتر بە باشتر گونجاوتر دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمان وەربگریت یان یەکگرتووی ئیسلامی کوردستان. پارتی لی دەستپێکا vê hefteyê bi vê daxuyaniyê ewa dilê xwe da sebare bi postê serokê parlemanî berçav kir. Lê wiha diyar e ev pêşniyara her wiha dê kivanê axiftina dimînîtin çunku yêketî û yekgirtû amadenînin piştguyekê wa bi dest helbigirin. Di vî kivanî da tevgera goran rej de li ser mana parlemanî destê wê da çunku ew bi heqê xwe ya siyasî û berkefta hilbijatinan bi xwe dizanîtin. دەستبەرداری پۆستەکە دەبن وەکو ئەوەکە بۆ ئێوە نەوێت. ئێمە دەستبەرداری پۆستەکە و استحقاقی انتخابیە، دەستبەرداری ئەو پۆستە نابین، بەڵام لە پەیامەکەی کاک مسعودش باس دەوە کرا کە گۆڕانکاری بکرێت لە ئەو گۆڕانکاریانە لە هەرسی سەرۆکاتێکە بکرێت. ئێمە ڕای بزوتنەوەی گۆڕان ئەوەیە کە بە یەک پاکێج گۆڕانکاریەکان بکرێ و ئامادەی گفتوگۆکان گۆڕانکاری لێ بکرێ بۆ ئەوەی کە بگەڕێتەوە بزوتنەوەی گۆڕان. Nav bi nav têta gotin ku yêketî û partî li hefatîne li ser wêyekê postê serokê parlemanî bêhta dan bê yêketî. Bi wêyekê jî partî razî ye. Li endamekê mekteba siyasî yêketî dibêjtin, ew axiftina dengûyên bêminaman e û yêketî nixwazîtin hevsengiya hêzê li ser destê wê têk biçît. یەکێتی سەرۆکی پەرلەمانی وەرگرتوێ داوای کردوێ پێی درابێ ئەمە ڕاست نییە. ڕێکەوتنەکە دەبێ نەوعێک لە تەوازونی تدابێت چونکە خاڵی یەکەمی گفتوگۆی ئێمە لەگەڵ پارتی لەسەر ئەساسی بوونی هاوسەنگیە. گۆڕان و یەکێتی و گرتو و پارتی و غەیری ئەوانە دەبی هەوڵی ئەو کارتانەی هەنتێکەلی کەینەوە بەرابەرشی کەینەوە بە شێوەیەک کە هاوسەنگی تەمین بکە. Sebaret bê yekgirtûya İslamiya Kurdistanê ku partî pêşniyar bû kiriye berbijarek hebîtin heye ku bixne ser kursiya serokê parlemanî li ser zarê endamekê civata cibcîkarê yekgirtû hatiye ragihandin. Çunka ew nixwazin çê ji hizban bêxne derve yariya siyasî, ev kursiya serokê parlemanî bê vî corî nebêt. تا ئێستان بڕیارە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان نەدراوە کە ئێمە وەری بگرین یا خوڕەتی بکەینەوە ئەوانی کە باسم کردن وەکو هێڵی گشتی وەکو مەبادێ. ئەوە لای استراتیژێکی نەگۆڕا کە هیچ پشتێک وەرناگرێت لەسەر حسابی هێزەکانی دی و تاوەکو ئێستا چەند جارێکیش ئەو داوایمان لێکرا کە ئێمە وەزیرەکانی گۆڕان شوێنەکانیان پڕ بکەینەوە و دوو جاریش داوامان لێکراوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئێمە ڕەتمان کردوێتەوە بەدەر لە تەوافق و سازانی نیشتیمانی پێمان وایە ئەو پرۆسێ سەر ناگرێت.